بەناوی خوای بەخشەندە و میهرەبان وەرە با پرسیارێکت لێ بکەم. دەزانی چاکترین ماڵ و سەروەت و سامانی دنیا بریتیە لە چی؟ هەر یەکێک لە ئێمە ئەگەر ئەو پرسیاری لێ بکرێت بە پێی بیر و بۆچوونی خۆی جواب دەداتەوە. دەیوەرە بۆ وەڵامی ئەو پرسیارە با گوێ لە پێغەمبەر بگرین صلی الله عليه وسلم، چونکە کوردەواری جوانی گوتووە دەڵێ قسە هەزارن تەنها دویان بەکارن، ئەویش قسەی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامی هاوەڵاندا کە فەرموویان دەبێت چاکترین ماڵ و سەروەت و سامان و چاکترین شت لە دنیادا دەبێت چی بێت، پێغەمبەر ئاماژەی بە سێ شت کرد. یەکەمیان فەرمووی لیسان ذاکر، چاکترین شت و سەروەت و سامانی و ماڵی دنیا بریتیە لە زمانێک کە هەمیشە زیکر یادی خدای پەروەردگار دەکات. دووەمیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وقلب شاکر، دڵێک کە سوپاسگوزاری خدای پەروەردگارە و دڵێک کە هەمیشە سوپاسگوزارە لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خدای پەروەردگاردا و هەمیشە لە خدای پەروەردگاری خۆی ڕازیە. خاڵی سێمیان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم چاکترین سەروەت و سامان و ماڵی دنیا وزەوجەة مؤمنة تعینه على ئیمانه، ئافرەتێکی ساڵیحە و باش و چاکە کە هاوکار و یارمەتی دەری پیاوەکەیەتی لەسەر ئیمان و ئیسلامەتی و لەسەر دینداری. وەختێک کە بانگیدا بە پیاوەکەی دەڵێ بڕۆ بۆ مزگەوت و جەماعەتەکەت بکە، وەختێک کە چۆ بۆ بازار و بۆ کار و کەسابەت پێی دەڵێت ماڵی حەراممان بۆ نهێنیتەوە، بە ماڵێکی کەم رازین بەڵام با ماڵەکە حەڵال بێت. یەکێک لە ئافرەتە ساڵیحەکان کاتێک کە پیاوەکەی دەچوو بۆ بازار و بۆ کار و کەسابەت دەستی بە پۆشاکەکەیەوە دەگرت و پێی دەوت ئاگادار بە و لە خوای گەورە بترسە دەربارەی ئێمە ماڵ و سەروەت و سامانی حەراممان بۆ نهێنیتەوە، کار و کەسابەتی حەرام نەکەیت. ئێمە سەبر دەگرین لەسەر فەقیری بەڵام سەبر ناگرین لەسەر حەرام، چونکە هەر کەسێک حەرامی خوارد تووشی حەرام بوو خوا پەناماندا ئەو کاتە ماڵی وێران دەبێت. ئاگادار بن دایکان و خوشکان، هاوکار و یارمەتی دەری پیاوەکانتان بن لەسەر دینداری و چاکەکاری، چونکە قسەی ئافرەت کاریگەری زۆر بەسەر پیاوەوە هەیە. خوای پەروەردگار عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات.